وەرزشێکی نوێی ڕووسی جیهان داگیر دەکات. ڕۆژە دوای ڕۆژ داهێنان بەردەوامە. داهێنانی ئەم جارە وەرزشێکی نوێیە لە ڕووسیا بە ناوی ئارم بۆکسینگ. ئەم وەرزشە هێندە بە خێرایی بڵاو بوویەوە بوو بە وەرزشێکی جیهانی. مانگێک و چەند ڕۆژێکە ئەم وەرزشە داهێنراوە، بەڵام لە جیهاندا هەوادارێکی زۆری بۆ پەیدا بووە. ڕەنگە ئەم وەرزشە بکرێتە پاڵەوانێتی و بەڕەپارەی زۆریشی لەسەردا بنرێ. ئەم وەرزشە تێکەڵەیەکی سەیرە لە بۆکسێن و زۆرانبازی ئازاد لە نێوان دوو کەسدا ئەنجام دەدرێ کە بەرامبەر یەکتری وەستاون. هەردووکیان بە مێزەکەوە با زنجیر بەسراونەتەوە. دوو دەستیشیان بەتیب بە یەکەوە دەبەسترێت بۆ ئەوەی لە شوێنی خۆیان جوڵە نەکەن. هەر گوێمێکی یاریەکە خولەکێکە. دادوەری یاریەکە دەتوانێت یاریەکە بوەستێنێ. ئەگەر شێوازی یاریەکە گۆڕا بۆ تونند و تیژی، هەر یاریزانێکیش تەسلیم ببێ یاریەکە کۆتایی پێدێ پێش وادەی خۆی. هەردوو یاریزان لەو ماوەیەدا بە هەموو هێزی خۆیان لە یەکتر دەدەن تاوەکو لایەکیان دەبن با براوە و یاریەکە دەباتەوە. بۆ چوونت چییە لەسەر ئەم جۆرە یاریانە؟ حەزی پێ دەکەیت؟